إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بپشتیوانی خوای گەورە وتاری ئەمڕۆمان ئامۆژگاریە بۆ خێزانەکانتان، بۆ خوشکەکانتان، بۆ کچەکانتان، بۆ دایکتان. ڕوو دەکەمە خوشکە بەڕێزەکان کە خێزان و کچ و خوشک و دایکی ئێوەن، ڕوویان تێدەکەم پێیان دەڵێم خوشکە بەڕێزەکانم، ئەوانەی کە سافیرن، ئەوانەی کە دژی لەچکن لە شایی و لە هەڵپەڕکێ و لە ژنمارە بڕیندا، لە زانکۆکان و لە بازاردا لەچکەکانیان فڕێدەدەن و یاخود جلێکی ناشەرعی لەبەر دەکەن. ڕوویان تێدەکەم خەسارەتمەندێکی زۆر گەورن، گەورەترین خەسارەتمەندیە بۆ ئێوەی ئافرەت کە نەفسی خۆت لە بەهەشتی خوا مەحرومکەی، خۆت لە بەهەشت بێبەشکەی و خۆت بکەیتە ناو ئاگرەوە تەنها لەبەر ئەوەی کە تۆ ئافرەتێکی دەتەوێت و ئەوروپا بژیت. بەڕاستی ئەمە گەورەترین نەفامی و نەزانیە. ئافرەتانی ئێمە بیانەوێ وەکو ئەوروپا جلوبەرگ لەبەر بکەن، وەکو دژمنانی خوا جلوبەرگ لەبەر بکەن، وەکو سەحابە و پیاوچاکانیش بمرن. شتیوان نابێ. پێویستە بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی مسلمدا دەفەرمێ: صنفان من أهل النار لم أرهما. دوو تاقم هەیە، دوو کۆمەڵ هەیە لە ئومەتەکەی منن، ئومەتی منن، بەڵام من نەیانم بینیوە، بەڵام من ئەهل النار، ئەوانە ئەهلی ئاگرن، ئەهلی دۆزەخن. خوشکە بەڕێزەکەم، پێت خۆشە لە دوای مردنت بڕۆی بۆ ناو دۆزەخ؟ مەڵێ دڵم پاکە. ئەو دڵپاکەی کە پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم کە دڵی زۆر لە تۆ پاکترە دەفەرمێ ئەهلی ئاگرە، بەڵام من نەیانم بینیوە. یەکێک لەوانە وەنیساء کاسیات عاریات، ئەو ئافرەتانن کە بەحساب پۆشتن بەڵام لە ڕاستیە ڕوتن، چونکە جلەکانیان پۆشتە نییە، پانتۆڵی لە پێ دەکات، جسمی هەمووی دیارە، جلێکی تەسک و تەنگ لەبەر دەکات، سنگی بەدەرەوەی. ئەمڕۆ ژنگواستنەوەی احتیادیە، ئەمڕۆ مارەبڕینە احتیادیە، ئەمڕۆ تەخەڕوجی زانکۆیە و نازانم حەفلەی تەخەڕوجە ئاساییە، ئەمڕۆ دەچم بۆ بازار ئاساییە، ئەمڕۆ براکەم ژنیە ناس خۆم سافیرە دەکەم، ئەمڕۆ کوڕەکەم ژنیە نا خۆم سافیرە دەکەم. بەچی بەڵگەیەک؟ بەچی بەڵگەیەک خوشکەکەت، خێزانەکەت، کچەکەت، بووکەکەت سافیرەیە؟ شەرم ناکەی لە خوای گەورە؟ بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانەی کە ئاوا جلیان لەبەردایە و بەس حساب ڕوتیان بۆ دەکرێ، کاسیات عاریات، بەحساب پۆشتن بەڵام عاریاتن، واتە ڕوتن. یەکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن. دووەم فەرمووی لا يدخلن الجنة ولا يجدن ريحها. ئەمە صحیح مسلمە، قسەی نەنکم نییە، قسەی باپیرەم نییە، حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە لە هەمومان بەڕەحمتر بوو. دەفەرمێ ناڕۆنە بەهەشتەوە ئافرەتانە، واتە لەگەڵ وەجبەی یەکەمی ئیماندارانە ناچنە بەهەشتەوە ئەگەر تۆبە نەکەن لە دنیادا، و بۆنی بەهەشتیش ناکەن. سەیرەم سزایەنەکە ئەهلی ئاگرن، بۆنی بەهەشت ناکەن و ناچنە بەهەشتیشەوە، چونکە لە حەدیثی صحیحدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەهەشت بۆن و بەرامەکەی 500 ساڵ ئەڕوا. 500 ساڵ ڕێگا ببڕی چەندێکە؟ ئەوەنە دوور کەویتەوە 500 ساڵ ڕێگا ببڕی لە بەهەشت دوور بکەویتە بۆنەکەی دێ بەسەر تا، بەڵام ئەوان بۆنیشی ناکەن. پێت خۆشە خێزانت
ئەمە سزای بێ، پێت خۆشە کچەکەت ئەمە سزای بێ، پێت خۆشە خوشکەکەت ئەمە سزای بێ، پێت خۆشە دایکە گەنجەکەت ئەمە سزای بێ؟ نەخێر. دەی خوشکی بەڕێزم، وەکو برایەکی دڵسۆزت ئامۆژگاریت دەکەم بە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا شبوورنەکە صلی الله عليه وسلم، لە هیچ بۆنەیەکدا هیچ شوێنێک عوزر نییە بۆی کە سینگ و سەرت بخەیتە دەرەوە. شاییە، ژن گواستنەوەیە، مارە بڕینە چییە؟ بەداخەوە ئەڕۆی دوو لە ڕێی بەڕێستان لە چکێکی درۆنەیدا بەسەریدا دێ بەلای مامۆستا ئاینەکە مارەی بڕێ لە چکێکی درۆینەی بەسەرەوەیە. شەرم لەخوا بکە، سافیرە مەبە، لەخوا بترسن، بۆ ئەوی ئەوە خەسارەتمەندیەکی زۆر گەورەی ئینسان بەهۆی سافیرەیەوە خۆی لە بەهەشت مەحروم کات، بۆنی بەهەشتیش نەکە. دەی تۆبە بکە و بگەڕێرە بۆ لای خوا، مەڵێ دڵم پاکە، دڵت خایسە. خوشکی بەڕێزم، ڕوو دەکەمە ئێوە کە ئەو خوشکە بەڕێزانە خێزانی ئێمن، خوشکی ئێمن، کچی ئێمن، دایکی ئێمن، پووری ئێمن. پێی دەڵێم خوشکی بەڕێزم، کاتێک کە تۆ خۆ سافیرە دەکەی، ئەوە گەورەترین خەسارەتمەندیە لە بەهەشتێکە کە پانتایی بەهەشت پانتایی ئاسمانەکان و زەویە، بەڵام جێگایەکی تێدا نەبێ بۆ تۆ. ئەمە خەسارەتمەندی نییە؟ لە بەهەشتا جێگایەک بۆ تۆ نەبێ، چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانەی کە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن سافیرن، ئەوانە ئەهلی ئاگرن و بۆنی بەهەشت ناکەن و ناشتنە بەهەشتەوە. بەهەشتێک بەو گەورەی خۆیە کە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم کام کەسەی نزمترین پلەی هەیە لە بەهەشتا، لە هەموو کەسێک نزمترە پلەکەی و لە خوار هەموو خەڵکی بەهەشتەوەیە، ئەو کەسە ئاخر نەفەر لە ئاگری جەهەنەم دەرکراوە. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ بەقەد 10 ئەوەنی هەموو دنیا، 11 ئەوەنی هەموو دنیا مڵک و سامان بۆ تۆ. ئەمە کەمترین پلۆپایی هەیە، کەمترین کەسێک 10 ئەوەنە و 11 ئەوەنی ئەم دنیاە مڵکی هەیە، بەڵام تۆ نەتوانی لە بەهەشتا جێگایەک بۆ خۆت دروست بکەی بەهۆی سافیرەیەکەتەوە. بۆی لە خوا بترسە، تەقوای خوا بکە. ئەوە خەسارەتمەندێکی زۆر گەورەیە کە بەڕاستی تۆ لە بەهەشتا جێگایەک بۆ خۆت دروست نەکەی، جێگایەکی تێدا نەبێ لە بەهەشتا بۆ تۆ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتوو، بۆ خوشکە بەڕێزەکانی ئێمەیە ئەوانەی کە بەڕێزتان هەندێکتان دەیانخەنە پێشی سیارە و بە سافیرەی، قژی ئاوا هەڵەداتەوە لە پێش سیارەکە و کاکەشم ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت، کچەکەی ئەفەنیە و پانتۆڵە پێیە، سافیرەیە. ڕوو دەکەمە ئێوە کێتان پێتان خۆشە خوشکە بەڕێزەکانم؟ کێتان پێتان خۆشە برا بەڕێزەکانم دایکتان، خوشکتان، خێزانتان، کچتان خراپترین ئافرەت بێ؟ لای کێ؟ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لای خوای گەورەیە، چونکە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی خراپە خوای گەورەش بە خراپی دانێت. دەفەرمێ وشەڕ نیسائیکم، وشەڕ نیسائیکم، شەڕ کێ دەفەرمێ؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. خراپترین ئافرەتانی ئێوە لەناو کۆمەڵگای موسڵماندا خراپترین ئافرەت کێیە؟ لەناو ئەم کۆمەڵگای ئێمەدا المتبرجات المتخيلات، ئەو ئافرەتانن متبرجات، واتە سافیرن، لەچکی بەسەرەوە نییە، سنگی بەدەرەوەی، قۆڵی بەدەرەوەی، قاچی بەدەرەوەیە. خراپترین ئافرەتنەوانە ئەڕۆن ناو کۆمەڵگا خەڵکی دەیان بینێت، شەرم ناکە لە دوکانەکانە شۆڕ ئەبێتەوە سنگی دەرەکەوێت دەرەوە، پیاوە ناموبارەکەکەیشی لەگەڵیدایە. ئەو پیاوەی کە بەڕاستی دوو لە ڕێی بەڕێستان غیرەتی لێ دەرکراوە، غیرەتی تیانەماوە بە دەرزیش بگەڕێ غیرەتی تیان نادۆزیتەوە. خێزانەکەی سافیرەیە، سنگ و سەر و هەموو شوێنێکی بە دەرەوەیە. وشەڕ نیسائیکم، خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خراپترین ئافرەتی ناو ئێوە ئەو ئافرەتانن کە متبرجاتن، واتە سافیرن، المتخیلات، بەلەنجەولار دەڕۆن، پۆز لێ ئەدەن، شانازی بە جوانی خۆیانەوە دەکەن، جسمی خۆیان پڕەکەن بە هەموو شێوەیەک، نازانن بە چی و چی، بە ئیسفنج و نازان بە چی و چی.
پۆز لێ ئەدەن بەسەر خەڵکیە، ئەوانە خراپترین ئافرەتن. ئیتر ئەگەر خێزانی تۆ بێ، خوشکی تۆ بێ، کچی تۆ بێ، دایکی تۆ بێ، پوری تۆ بێ، خراپترین ئافرەتن. با بۆ خۆی بڵێ چاکم. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی فەرموو من شتێک بڵێم قسەکانمان تەواوە؟ ئافرەتێکی شتێک بڵێ بێگومان قسەی پێغەمبەری خوا تەواوە ساسم، قسەی ئێمە غەڵەتە. دەی خۆشەویستی خوا فەرمیێ ساسم خراپترین ئافرەتن. ئیتر تۆ هەر بڵێ من چاکم، بێگومان دەڵێن نەخێر ڕاست ناکەی، خراپیت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم بۆ هن المنافقات، ئەو ئافرەتانەی کە سافیرن و لەنجەولارەکەن و پۆز لێدەن و خۆیان عەرزەکەن بۆ پیاوان، ئەوانە منافقن، خراپترین ئافرەتن و منافقیشن، ناچنە بەهەشتەوە ئافرەتانە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئیلا هەروەکو چۆن قەلەڕەشێکەیە ئەو قەلەڕەشە دەنووکی لەگەڵ پێیەکانی سوورە یاخود سپێ لە دوو ڕیوایەتە هاتووە. ئەو ئافرەتانە بە کەمی دەچنە بەهەشتەوە، هەروەکو چۆن ئەو قەلەڕەشانە ناو قەلەڕەشە کەمن. جاروایە چەندەها پۆل قەلەڕەشە بینی دانەیەکی تیا نابینی دەنووک و قاچی سوور بێ، زۆر بە کەمیە بینی ئەو قەلەڕەشە هەمووی دەنووک و قاچی ڕەشە. ئەوەی کە دەنووک و قاچی سوور بێ یا سپی بێ یاخود پڕی سپیتیا بێت زۆر زەحمەتە هەبێت. دەی ئەفەرمی ئەو ئافرەتانش ئەوە بە کەمی دەچنە بەهەشتە. ئەوم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم. ئایا پێت خۆشە خوشکی بەڕێزم ئەم سزای خوا شمولت کە بێتە خراپترین ئافرەت، بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بۆ لای خوا تۆبە بکە. دایکی ئیمانداران عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ئافرەتێک هاتنە ژوورەوە بۆ خزمەتی، جلێکیان لەبەردا بوو، جلەکەیان تەنک بوو. خوشکی بەڕێزم جلی کوردی لەبەر دەکەی با باڵت دەرنەکەوێ، ئەم باڵە سپێ دەرمەخە بۆ خەڵکی، لە خوارەوە قاچت دەرمەخە بۆ خەڵکی، سینت بۆ خەڵکی دەرمەخە، لە چکێ بدە بەسەردا و بە حیا و بە حورمەتەوە بژی و بمرە. ئیتر شاییە شوو دەکەی، کەسێکە ژندەهێنێ بە حیا و بە حورمەتەوە شوو بکە، چونکە نەنکی تۆ داپیرەی تۆ دایکی تۆ بۆ شێوە شووی نەکردووە. ئەو دواکەوتووی نییە، ئەوی تۆ دواکەوتوویە، چونکە شوێنی شەیتان کەوتوویتە. ئەم ئافرەتانە هاتن خزمەتی دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوا لێ بێت، جلی تەنکیانە بەراوە، تەنک جلەکانیان تەنک بوو. دایکی ئیمانداران عایشە فەرمووی، وا نەزان عایشە تەمەنی زۆر بوو، عایشە ڕەزای خوا لێ بێت کاتێک کە پێغەمبەری خوا وەفاتی کرد ساسم تەمەنی 18 ساڵ بوو، گەنج بوو. وا نەزانی پیرێژنێکی دگانێ دەمانەماوە قسەی کردو، نەخێر گەنج بوو، گەنج. فەرمووی ئەگەر ئێوەی ئافرەت ئیماندارن، ئەگەر ئیماندارن باوەڕتان بە سوورەتی نور هەیە، ئەو جلانە لەبەر مەکەن، ئەو جلانە جلی تەنکە لەبەری مەکەن. ئەگەر باوەڕشتان نییە ئیماندار نین لەبەریکەن. دەی منیش دەڵێم خوشکە بە ڕێزەکانم قسەکەی عایشەتان پێ دەڵێم، ئەگەر ئێوە ئیماندارن باوەڕتان بە قورئان هەیە، باوەڕتان بە حەدیث هەیە، ئەو جلە تەنکانە لەبەر مەکەن، جلی تەنک لەبەر مەکەن، تەسک و تەنک، پانتۆڵە پێ مەکەن. نامی خۆم کەمە پیرێژن، یعنی خوای گەورە دەوێت تۆ پیرێژن بی، جا بۆ ئافرەت بە عابایەکی جوانەوە کەشخەترە یاخود بە سافیرەی کەشخەیە، بۆ ئەوەی کە بە سافیرەیەک پیاو دەوێرێ بە ئافرەتێکی ئابا بەسەر کە بە حیا و حرمەت بێ خۆی بە قورس بگرێ کەس پێ وێرێ، بۆ نابیتە پیرێژن. کەواتە خوشکی بەڕێزم ئاگادار بە با نەبیتە خراپترین ئافرەت. خوشکی بەڕێزم ژیان واتە تاقیکردنەوە، ئەم ژیانەی ئێمە چرکە بە چرکەی تاقیکردنەوەیە، چرکە بە چرکە تاقیکردنەوەیە. ئێمە لە ئیمتیحان داین، لە قاعی ئیمتیحان داین. جا خوای گەورە و میهرەبان تۆی تاقی دەکاتەوە بزانێ بۆ خۆت ڕوون بێتەوە، بۆ خۆت ئەینا خوای گەورە عالمە، بۆی دەربکەوێ کە تۆ ئافرەتێکی گوێڕایەڵی بۆ خوا یا گوێڕایەڵ نیت یاخیت. خوای گەورە دەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم: يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. أما آيات القرآن لو سورة النور هي باور بسورة النور هي باور بالقرآن هي برو آياتك بخوينه. أي خوش بستيخوا صلى الله عليه وسلم، أي بيغمري خوا صلى الله عليه وسلم قل لأزواجك بخيزانة كانت بله
وبناتك بكتشكانت بلي ونساء المؤمنين بهمو آفرتي إيمان داران بلي تو آفرتي إيمان داريانا دي ستاقم خيزانا كاني خوشويستي خواه صلى الله عليه وسلم كتشكاني ونساء المؤمنين ها جني همو مسلمانان آفرتي مسلمانان توش لوان نيت تو آفرتي إيمان دار نيت دي آياتكي خواه شمورتكا خواه يقولوا تفرمي بعد جلي شرعي لبر بكن بالا بوش بن يعني تو دلي من دلم باكا دلي تو لدلي خيزانا كاني في غمري خواه صلى الله عليه وسلم باك ترى حدد شيء دلي دلم باكا دلي تو لدلي كتشكاني في غمري خواه صلى الله عليه وسلم باك ترى حدد شيء دلي من لدلي آفرتي الصحابة باك ترى كالصحابة بون من دلي محدد شيء كواتا ئاگاداری خۆت خوای گەورە فەرمانی کردو تاقی دەکاتەوە جا بۆیە ئەگەر تۆ سافیرە بووی لە ئیمتیحانی خوا نەجاتت نەبووە هەر وەکو چۆن خوا فەرمانی کردو نوێژ بکەین ئاوهاش فەرمانی کردووە خوشکە بە ڕێزەکانمان باڵا پۆش بن جا بۆیە دوای ئەمە هەر کەسێک ئالێرەوە قسەکە بڕوا و لێوە دەربچێ خۆی زەرەرەکە ژنەکانتان خوشکەکانتان کچەکانتان ئەوەی کە دەسەڵاتە بەسەریایە بەتایبەتی ژنەکە و کچەکەی خۆت مەیەڵە سافیرە بێ مەیخە پێشی سیارەوە بە غیرەت بە خاوەنی غیرەت بە ئیماندار بە باداپۆشراو بێت ئێمە دەمانەوێت نەڕۆین بۆ دۆزەخ نامانەوێت خوشکەکان و ژنەکان و کچەکان و پورەکانمان و دایکمان بۆ دۆزەخ بڕوە ئێمە نەسیحەتی ئێوە دەکەین خزمەتکاری ئێوەین بە قسەمان دەکەن قسەی خوا پێغەمبەری خوای ساسەرن بە قسەیشمان ناکەن وەڵا خۆتان زەرەر دەکەن بۆیە ئینشاءڵڵا ئینسانی ئیماندار دەبێ بەو شێوەیە بێ لە کۆتایی ئەم وتارەدا دەڵێم خوشکە بە ڕێزەکانم ئاگادار بن لە ئیمتیحانی خوا دەرچن واللهی سافیرە بن و تۆبە نەکەن و بمرن دەرناچن لە ئیمتیحانی خوا یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکو مردوەکانمان خۆش بی خوایە گیان هیدایەتی ئافرەتانمان بدەی خوایە گیان سافیرەی لە ناو وڵاتی ئێمەدا نەهێڵی ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان کە کچی ئێمەن خوشکی ئێمەن خێزانی ئێمەن پور و دایکی ئێمەن ڕوو دەکەمەوە خوشکە بە ڕێزانە پێتا دەڵێم خوشکە بە ڕێزەکانم خوای گەورە فەرزی کردووە لەسەرت واجبی کردووە لەسەرت کە خۆت داپۆشی لەچک بکەی لەچکی تون نەک نیو لەچک نەک وەکەم جامانی من ئاوا بێتە ئێرانە نیوەی قژە بە دەرەوە بێ ئاوا نا نیو لەچک نا لەچکی کامل لەگەڵ لەچکەکەدا پانتۆڵ لە پێ مەکە ئەوە حیجاب نییە جلێکی شەرعی لەبەرکە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک خوا لە خۆی ڕازیکە و خەڵکی لە خۆی تووڕەکە خوا لێ ڕازی ئەبێ و خەڵکیشی لێ ڕازیەکە با خەڵ پێی بڵێ پیرێژن شانازیە پێت بوترێ پیرێژن لەژێر فەرمانی خوا دابی لەوە باشترە پێت بوترێ گەنج و لەژێر فەرمانی شەیطان نابی بۆیە خوشکی بەڕێزم تۆ ئامادە نیت ئەم قسە هیوادارم تەئسیری لێ بکە تۆ ئامادە نیت لەبەر خاتری خوا لەبەر فەرمانی خوا لەچکێک بکەی و خۆ داپۆشی ئامادە نیت چەند مەتری قوماش بەئاڵێنی بەلاشەی خۆتەوە لەبەری بکەی بەخیلی دەکەی ڕەزیلی دەکەی سەرپێچی دەکەی یاخی دەبی لە بەرامبەر قوماشێکدا کە خوای گەورە فەرمانی پێت کردووە خۆتی بێ داپۆشی ئەی چۆن لە ڕوود دێ داوای بەهەشت لە خوا بکەی تۆ بە قسەی خوا ناکەی بە قسەی پێغەمبەری خوا ناکەی صلی الله عليه وسلم لە فەرمانی ئەواندا چروکی و ڕەزیلی دەکەی بە قسەیان ناکەی سەرپێچی دەکەی لەولا شەڵی خۆی بەهەشتم دەوێ دەی بە قسەی بکە و ئەمجا داوای بەهەشت بکە تۆ ئامادە نیت لە چکێک لەبەر خاتری خوا بکەی خۆت داپۆشی ئەی ناترسی خوای گەورەش ئامادە نەبێ بەهەشتت پێ بدات ناترسی بە قسەیت نەکردووە قسەیت شکاندووە کەواتە ئەم دووشتە زۆر جیاوازە وەڵام من ئامادە نیم خوایە بە قسەت ناکەم بەس بەهەشتیشم لە تۆ دەوێ خوایە ئەوەی تۆ دوتە بە قسەت ناکەم بەهەشتیشم دەوێ نابێت ئەبێ خۆتمان دوو بکەی ئەبێ خۆتی لاک بکەی ئەمجا داوای بەهەشتیش لە خوا بکەی
خوشێکی ئیماندار پێمی وت لە خەوما بردمیان بۆ شوێنێک لە ناو قەبردا، ئەڵێ ناڕەحەتیم زۆر بەرچاو کەوت. وتیان ئەم شوێنانت بینیوە ئەم هەموو ئاگر و ناڕەحەتیە؟ وتم بەڵێ. وتیان ئەگەر تۆبەت نەکردایەوە ئێستا ماوەیە کە بوویتەتە لەچک و حیجاب باڵاپۆش، واللهی تۆبەت نەکردایە ئەمە جێگای تۆ ئەبوو، بەس لەبەر ئەوەی تۆبەت کردو خوای گەورە جێگاکەتی بۆ گۆڕی بۆ بەهەشت. بۆیە سافیرەیی هۆکارێکە بۆ چوونە جەهەنەم و هۆکارێکە بۆ مەحروم بوون لە بەهەشت. تۆ ئامادەنیت لەچکێ بدەی بەسەر خۆدا، ئامادەنی بە پۆشتایی شوو بکەی، خێزانەکەت شوو بکات. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، چۆن ئامادەی داواکەی وڵی خوایە بەهەشتم پێبەخشە؟ چۆن شتی وابێ؟ نابێ برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، باشنەکەت پۆشتە بێ، با خوشکەکەت پۆشتە بێ، با کچەکەت پۆشتە بێ، با خێزانەکەت بە پۆشتایی شوو بکە، بە پۆشتایی بڕوا بۆ زانکۆکان، بە پۆشتایی بڕوا بۆ بازاڕەکان، با غیرەتی تۆ لە خێزانەکەتدا دەرکەوێ. خۆشەویستان، بێگومان ئینسانی ئیماندار زۆر بەخیرەتە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم الحیاء من الإیمان والإیمان في الجنة. حیا لە ئیمانەوەیە، شەرم و حیا لە ئیمانەوەیە. ئەوەشی ئیماندار بێ لە بەهەشتایە. باشە زۆرێکمانوانی کە تەمەنمانەیە کۆمەڵە ئافرەتێکمان بینی، دایکمان، نەنکمان، ئەوانەی کە پورمان کە سوکارمان بینیمان، ئەوانەی کە تەمەنێکمان هێشتمان بینیوە، بە تایبەتی ئەوانەی هەفتا و هەشتاکانیان بەبیدە و پێشتریان بەبیر دێ. بیرتان نایە چەندەها کەسە بوو کاتێکە میوانی هاتووە کچەکەی ژنەکەی چووە حەوشە بماڵێ یاخود پەچە بماڵێ شتێ بکە، وتێتی خوایە گیان جوانەگایە دەکەمە خێر، حیوانێ دەکەمە خێر، ئافرەتەکە دانەنەوێتەوە بە دانیشتنەوە گسک بدە. ئێمە مناڵی ئەوانەین، مناڵی ئەوانەی بۆ ئەمان لێ هاتووە. جوانەگایکی کردووەتە خێر، بەس ئافرەتەکەت بە چەمانەوە چۆنەچی بۆ ڕکوع تەشبیهات نەبێ، ئاوا گسک نەدا دانیشێ. کاتێککە ئافرەتەکە دانیشتۆ جوانەگای کرێتە قوربانی و خێر، بەس لەبەرەوەی ئافرەتەکە. ئێمە منداڵی ئەوانین، ئێمە منداڵی ئەو ئافرەتانەین، کوڕ و کوڕەزا و کچ و کچەزای ئەوانەین کە کاتی ئاویان دەخواتەوە. خۆم بە چاوی خۆم بینیمە، زۆرێکتان بینیتانە کاتێک کە پیاو دانیشت ئاوایانە کرد، ئاوەکەیانە خوارد، شەرمیانە کرد، شەرمیانە کرد، پیاو بیان بینێ ئاو دەخۆنەوە. 2005 بوو وابزانم، وەڵڵاو عەلەم. ڕۆژێ باوکم هات بۆ ماڵ بۆ لام، خوا لێی خۆش بێ، وتی ڕۆڵە حیا و شەرم نەماوە. وتم بۆ باوەکیان بۆ حیا و شەرم نەماوە؟ وتی چونە دە ژنمارە بڕینێکەوە؟ خۆ بە شتێکی ئاساییە، سەیری ئەو خەڵکەکەن و خەڵکی ئەمڕۆی چۆنە. وەڵا ڕۆڵێکیان لە ژنمارە بڕینەکە 15 پیاو دانیشتە بووین، مامۆستا ئاینێکە بەو ئافرەتەی وت خوشکەکەم بەم پیاوە ڕازیت؟ وتی بەڵێ مامۆستا ڕازی. وتی شەرمی لە ئێمە نەگەی ڕازی. خۆ ئەحتیادیە، مەبەستم ئێمە مناڵی ئەوانەین، بۆ ئەمان لێ هاتووە، بۆ کچەکانمان ئەوەی لێ هاتووە، بووکەکانمان، خوشکەکانمان، کچەکانمان، ژنەکانمان. حاشا لەوان دەکەین، وەڵڵای ئینشاڵڵا لە بەهەشتی خوادانەوانە، چونکە بە شەرم و حەیاوە ژیان و مردن. پیاوەکەیان بەدڵ نەبوو خیانەتیان نەکرد، پیاوەکەیان بەدڵ نەبوو زینایان نەکرد. ئێمە مناڵی ئەوانەی با لە خۆمان بایی نەبین، خوا بە ئاگری دۆزەخ لوتمان دەشکێنێ. ئەوانە پێشکەوتوو بوون، ئەوانە عاقڵ بوون، ئەوانە ژیر بوون، نەک ئەوانێک ئەمڕۆ سافیرن. جا بۆیە خۆشەویستان، ئینسانی ئیماندار خاوەن حەیا و شەرمە. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ، شمشێری لێدرا، بریندار کرا، خێزانەکەی لە چکەکەی لەسەری لابرا، چونکە لێیاندا تەعزیبیاندا. لەو کاتا لە سەرەمەرگا بوو، هەموو گیانی خوێنی لێدێ. يعني أنا دواكوتو من كخوا دفمي رضي الله عنهم ورضوا عن خوا لوان رازية أو أنا دواكوتو بون يا أوروباي مجرم كامي أنا دواكوتو بون كامي بيش كوتو بون اشتكرون وأشكرايا إمام عثمان رضاي خوا لبي فرمي بخيزاني فرمو لچككتون كباقجت بدر والنبي والله أجر قجكيتو ببينم لو بيوم قصر كيس من تذب
ئەم حاڵەتە ناخۆشە کە هەموو گیانم خوێنی لێ دێ لەسەر مەرگام والله ئەمەم پێ خۆشتر لەوەی کە قژت ببینم خەڵکی قژت ببینێ بە شەرم بە حەیا بە ئەوانە پێشەوە و قدوەی ئێمن نەک ئەوروپا و غەرب والله ئەم سەرە مەرگەی من کە هەموو گیانم بریندارە ئەوەم پێ خۆشتر لەوەی کە قژت دەرکەوێ بۆ کەسێ مجریم کە هاتۆ من بکوژێتەوە بکوژێت بۆیە خۆشەویستان ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ هاوشێوەی تۆ کە ئەمڕۆ کە چی پیاوێک هاوشێوەی تۆیە ئەمڕۆ ئابە و شێوەی بێ بەرامبەر بە خێزانی ئاوا بە غیرەت بێ بەرامبەر بە کچەکەی ئاوا بە غیرەت بێ بەهشتان پیرۆز بێ بەهشت قابیلی ئێوە بوو نەک ئێمەی خراپ بەهشت قابیلی ئێوە بۆ ڕەزای خواتان لێبێ بە غیرەت بوون بە حەیا بوون بە شەرم بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە ناو بازاڕی ئێمەوە بێتە ناو شایی و حەفلەکانی ئێمە و زانکۆکانی ئێمەوە حاشامان لێ دەکات بۆیە خۆشەویستان با بە خۆمان دابچینەوە خوشکی بەڕێزم لە کۆتاییدا ئاخر خەڵکە باسی دەکەم دەبێت پێتان بڵێم ئەگەر پۆشتە بن داپۆشراو بن مزگەێنی خۆشتان پێدرێ ئینشاءالله ئەو حیجابەی کە دەیکەن ئەو باڵاپۆشەی کە دەیکەن هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێوە خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئیسلام بە غەریبی هات و بە غەریبیش دەگەڕێتەوە جا خۆشبەختی و بەختەوەری بۆ ئەو کەسانەی کە غەریبن لەناو خەڵکدا نامۆن وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نامۆکان کێن فەرمی ئەو کەسانن کاتێک خەڵکی خەریکی خراپەیە ئەوان چاکە دەکەن کۆمەڵە کەسێکی کەمی چاکن لەناو کۆمەڵە کەسێکی خراپدان واتە ئەوانە کەسانێکی کەم و چاکن ئەمڕۆ تۆ باڵاپۆش بی لەناو ئافرەتانە غەریبی لە زانکۆکانە غەریبی لە شایەکانە غەریبی چونکەوەی هاتۆ بۆ شایی قژی لێبەرداوەتەوە بەڵام تۆ قژت لێبەر نەداوەتەوە تۆ غەریبی بۆیە فەطوبى للغرباء خۆشەویستی خوا فەرموویە صلی الله علیه وسلم بەهەشت بۆ تۆی غەریب بێ بەختەوەری و سەربەرزی و سەرفرازی بۆ تۆ بێ کە غەریب و دینداری بەهەشت بۆ تۆیە جا بەهەشت خۆشە یا دۆزەخ و تووڕەیی خوا شەیطان دەڵێ خۆت سافی دەکە خوای گەورەش دەفەرمێ داپۆشراو بە بەقسەی کامیان دەکەی وەڵام مەڵێ بەخوا بە قسەی شەیطان ناکەم جلەکەت دەیسەلمێنێ بە قسەی خوات کردووە بە قسەی شەیطانت کردووە جلەکەت بەڵگەیە لەسەرەوەی نەک دەم و دڵت دەم و دڵ نایخوا بەدەم دەڵێ وەڵام بە قسەی شەیطان ناکەم بەڵام دیسکۆیەکی کەواتە ڕاست ناکەی بەکردەوە بە لەچکەکەت بە باڵاپۆشیەکەت بیسەلمێنە کە من لە ژێر فەرمانی خوادام نەک فەرمانی شەیطان ئەو کاتە دەرەکەوێ یەکی لە سەحابەکان ئافرەتە سەحابەکان ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لێبێ کچی ئیمامی ئەبوو بەکرە خوشکی عایشەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کوڕێکی قوماشێکی خوراسانی بۆ هێنا بە هەدێ بە دیاری بەڵام وەرە سەیریکە ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لێبێ ئافرەتێکی بەتەمەن و پەکەوتە بوو بە ساڵاچوو بوو گەنج نەبوو و هەردوو چاویشی لە دەستدا بوو نابینا بوو ئەی تۆ عوزرت چییە کە گەنجیت و چاوت ساغە جوانیت ئەم ئافرەتە کە کوڕەکەی ئەم قوماشەی بۆ هێنا بە دیاری ئاوا دەستی لێدا چونکە چاوی نابینێ وتی ئۆف ئەم قوماشە تەنکە چییە بۆ منەتی هێناوە پیرێژنێکی نابینا ئۆف ئەم قوماشە تەنکە چییە بۆ منەتی هێناوە کوڕەکەی وتی دایە گیان آخر خۆ ئەمە لاشە دەرناخە وەکو چۆن پانتۆڵەیەکەی دەپێت جلێ تەسک هەموو لاشە تعریفەکە پێ ناسەکە وتی خۆ ئەم جلە ئەم قوماشەی بۆ تۆم کڕیوە لاشە دەرناخاتە دەرەوە ئێستا ئەمڕۆ ئافرەتەڵێ جلەکەم بۆ بدرە با تەسک و تەنگ بێ بە ئاسانی نەچێتە بەرمە لەخوا بترسە لەخوا شەرم بکە بە حەیاوە بژی بە حەیاوە بمرە ئەیش فەرمی ڕۆڵە گیان ئەزانم جلەکەم لاشە و قەبارەی لاشم دەرناخە بەڵام جلەکە تەنکە تەنک من لەبەری ناکەم بەخوا و جلم ناوێ پیرێژنێکی نابینا سەحابەیەکی ئافرەت ڕەزای خوای لێبێ ئامادە نیە جلێ تەنک لەبەر بکە لەبەر ئەوەی تەنکە هەرچەندە لاشەشی دەرناخات تۆزێ تەنکە دەی ئەوانە مامۆستا و پێشەوای ئێمە نەک وڵاتی غەرب نەک بێدینەکان نەک کافرەکان
جا هەر لە کۆتاییدا دەڵێم خۆیان خۆت شاید بە چەند ساڵە ئێمە ڕایەگەینین، بەڵام ئەوانەی کە دێن بۆ مزگەوت زۆرێکیان دەبینین ژنەکان و کچەکان و خوشکەکانیان سافیرەیە بە تایبەتی لە بۆنەکاندا لە جەژنەکاندا. خۆیان خۆت شاید بە ڕایەگەینین. ئێمە خزمەتکاری ئەم دینەین، هەر کەسێ بە قسەمان بکە قازانج دەکا، هەر کەسێکیش بە قسەی خۆ پێغەمبەری خوا نەکا صلی الله علیه و سلم بێگومان زەرەر دەکا لە دنیا و قیامەت. هیوادارم خوشکە بە ڕێزەکان تۆبە بکەن و ببنە باڵاپۆش بە خۆیان دابچنەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو. یا ربی خوای ئەوانەی کە لە ماڵ و لە نەخۆشخانەکان کەوتون و نەخۆشن و ئازاریان هەیە، یا ربی خوای شیفایان بدەی. یا ربی خوای شەرم و حیا بە خوشکەکانمان ببەخشی، غیرەتیش بە پیاوەکان بەخشی یا رب العالمین. خوایگیان کۆمەلگامان بگەڕێنیتەوە بۆ کۆمەلگایەکی بە حیا و حورمەت وەکو کۆمەلگای باو باپیری ئێمە. یا ربی خوایە ئەو خراپەی کە لەناو ئێمەدا هەیە خوایگیان بنبڕی بکەی، هیدایەتمان بدەی، آخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی. خوایگیان ئەوانەیشی زڵم لە ئێمە و لە وڵاتی مسلمانان و لە غەزە و لە هەر شوێنە دەکەن، یا ربی خوایە تۆڵیان لێ بکەیتەوە. خوایگیان لوتی بێباوەڕان و کافرەکان بشکێنی، مسلمانان سەر بخەی. خوایگیان لە شەڕی خەڵکی خراپە دوورمان کەی. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.